بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ باسکردن لەسەر ڕکابەرەکانی خولەکان و یاریەکانی دوێنێ و لای هەمووشتان ئاشکرایە ئەمڕۆ یاریکی تایبەت هەیە لە پرێمەر لیگ کە تێیدا چەڵسی پاش زنجیرەیەک ئەنجامی خراپ لە یاریگای خۆیدا میوانداری لە وۆڵڤەرهامپتن دەکات لە پێناو گەڕانەوە و گێڕانەوەی هیوا بۆ ڕوبەڕووبوونەوەی داهاتووی چونکە لای هەمووان ئاشکرایە هەفتەی داهاتوو لە ڕوبەڕووبوونەوەی تایبەتمەندی پرێمەر لیگ چەڵسی لەسەر یاریگای ئیتیحاد دەبێتە میوانی مانچستەر سیتی. ئەمڕۆ هەوڵ دەدەین باز لەسەر مانچستەر سیتی بکەین و باز لەسەر مانچستەر یونایتد بکەین و باس لە گەڕانەوەی ئینتەر بکەین و باسێکیش لە ڕیال مەدرید بکەین کە پێشەنگی ڕیزبەندی لیگەی گرتە دەست و سەرەتای قسەکانیشم بەوە دەست پێ دەکەم. کاتێک تۆ بەرنامەی ڕۆژانەت هەبێ کاتێک تۆ قسەکردنی ڕۆژانەت هەبێ لەسەر وەرزش بەڕاستی ئەمە نەبوونی کەمتوانایی و نەبوونی زانیاریە کە تۆ هەر لە ڕابردووە بژیت نەتوانی هەنگایە بنی بۆ داهاتوو. ئەگەر ئێمە لە دۆخی ڕابردووە بمێنی نەوانێ ئێستش هاندەری میلان کۆمەڵێک گلەییان هەیە کە ئەبێ دانیشتنەر باسیەوە بکەنەوە. لە نمونەی خولی ئیتاڵی ساڵی 2012 کاتێک علی سۆلیمۆنتاری سەرەکە لێدەدا بۆ گۆڵی جانلویجی بوفۆن تۆپەکە گۆڵە ینی نیو مەتریش گۆڵی بڕیوە ئۆرساتۆ بە گۆڵی هەژمار ناکە دوایش میلان بە بۆنەی ئەو گۆڵەوە دەوری ئیتالی لە دەستەیە و یۆڤانتۆس دەبێتە پاڵەوانی خولی ئیتالی کوا یعنی بێت تا ئێستا هەندەری میلان لەو دۆخاب بێنێتەوە باسی ئەو گۆڵە بکە تا ئێستش بڵێ شفچینکۆ ساڵی 2006 لە ناو کامنەوە گۆڵێکی کرد لە بەرشەلۆنا گۆڵەکە هیچ کێشەیەکی نەبوو داوەر بە زۆر کردی بە فاوڵ. ئەزان چۆن ئەم دۆخانە تێ ئەپەڕن یعنی ئەوە نییە لەبەرەوەی ئێمە چەندین جار باسمان کردو لەبەرەوەی مرۆڤ یاریەکان بەڕێوە دەبات کەواتە هەموو شتێ واریدی هەڵەیە گرنگەوەی تۆ ئەو هەڵەیە سوودی لێوێ بسە من بۆم باسکردن و تومە بەڵێ ئێمە شتێکی حاشاڵەگرەکە باس لە هەڵەکانی داوەرەکەین هەڵە ڕووی داوە ئێمە نازایی ئەم هەڵەیە ئەم زەلامە بە ئەنقەست ئەیکا یاخود بە ئەنقەست نایکە ئێمە داوەرمان بینیەوە کاکە درێسی میسی لە بەرابووە کە یارەکانی بەڕێوە بردو یا هاندەری میسی بۆ باشکرا و توێتی باسی ماگدینم بۆ کردوون لە ئینگلتەرا کە چۆن هاندەری تۆتنام و لەگەڵ گۆڵەکە هەنگی گێڕا دوای بیریاتۆتەوە داوەرە کاکە کابرا هاندەری میسی بۆ میسی ئەوەی لە تۆپی پێیا پێشکەشی کردو هێندە سەرنجی زەلامەکەی ڕاکێشاوە هاندەری بووە مە حەقی شەرعی خۆیەتی ڕەنگە لە کۆمەڵی حاڵەتا بڕیاری دابێ لە بەرژەوەندی ئەو بوو بێ خو تۆ سروشتەکە بەم جۆرە یعنی بۆ نمونە بەشێک هەن هاندەران چیان دێ شەوی ڕابردوو ڕیال مەدرید لە لاس پالماسی بردوتەوە بە 4 گۆڵ بەرامبەر بگۆڵە وەڵا تۆ بێ باسی ئەمە بکەی ئەمە پەنارتی بوو ئەمە پەنارتی نەبووە ئەمە وا بووە ئەمە وا نەبووە ئەمە وا بووە ئەمە وا نەبووە ئیشی ئێمە باسکردنی ئەو 4 گۆڵەیە کە ڕیال مەدرید لە لاس پالماسی کردووە یعنی شتەکە بەم جۆرەی خۆ تۆ ناکرێ من حەت بچم باسی یاری بەرشەلۆنە شەوی ڕابردوو لەگەڵ خیتافیە یەکسامەوە من بێمە باسی یاری سوپەرەکە بۆ بکەم ئاوا ڕاضەت لەگەڵا بکەم هەر دانیشم مجامەلەت بکەم ئێمەوە ئیش ناکەین ئەوە بیریش ناکەین نەوانێ ئەو شیکەوە بیرەکات و کەیف خۆتی بێت داینشێت دایم هەر خەریک بێ باسیەوە بکە و باسی بکە ئێستا باسکردنی یاری نەماوە باز بۆ بە باسی حەکەم لەبەرەوەی بۆ بە یاری هیچی پێ نییە باسیکە ناچارە چیکە ناسارە بیباتەوە سەر باسی حەکەم و باسەکە بەم جۆرە لێ بەرحاڵ واز لەم بابەتە بینین لەبەرەوەی من حەز ناگەم قسەیەکی لەسەرکەمەوە ئەوەی لای من گرنگ بوو شەوی ڕابردوو تیپەکەی گواردیۆلا بوو ئەوەی لای من گرنگ بوو 6 گۆڵەکەی گواردیۆلا بوو ئەوەی لای من گرنگ بوو کلینشیتی بەرگریکارەکانی مانچستەر سیتی بوو ئەمانە هەمووی کۆمەڵی خاڵی ئیجابی زۆر باش بوون لەسەر مانچستەر سیتی بۆ لەبەرەوەی مانچستەر سیتی گرێبەستی سێ یاریزانی واژوو کردووە و نزیکن یاریزانەکان پەیوەندی بە تیپەکەەوە بکەن و تەنها واژووکردنی ماوە کە دوانیا واژوو کرا و دانەیەکیان ماوە کە ویژ عومەر مەرموشە زۆر گرنگە بۆ سیتی پێش دۆخە قورسەکەی ئەم سەرکەوتنانە تۆمار بکات کە ئێمە چاوەڕێ بوون یاری برینفۆرتیش چەلسی مانچستەر سیتیار بە سەرکەوتن کۆتایی پێبێنێت بەشکە دۆخی لە پریمەر لیگە باشتر بکات چونکە ئێمە باسمان کرد ڕۆژی چوارشەمە مانچستەر سیتی
لە چامپیۆنز لیگ بەرامبەر بە پاریس سەن ژەرمان لەسەر یاریگای پاردێک فرانس یاریەکات کە یەکێکە لە یاریە چارەنووسسازەکان و پەیوەستەکان بە گەیشتنی هەردوویانەوە بۆ قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ گەیشتنی ڕاستەوخۆش نا گەیشتن بە پاشکۆ. بۆیە لەم خاڵەدا ئێمە چی تێدەگەین کە ئەم تیپە پێویستی بە ورە بەرزبوونەوەیە کە ئەم تیپە پێویستی بە سەرکەوتنی گەورەیە پێویستی بە بەشداریکردنی زۆرترین یاریزانێتی لە گۆڵە پێویستی بەوەیە کە بەرگریکارەکانی کلینشیت کەنیاتە گۆڵیان لەسەر تۆمار نەکرێ هاوشەوی یاری برینفۆرد نەبێ ئەنجامی دویش لە کۆتا ساتەکان لە دەخولێکی کۆتایی بێتەوە بە 2-2 نزیکیش بێ بە 3-2. ئەم خاڵە بۆ مانچستەر سیتی زۆر گرنگە و ئەم خاڵە بۆ مانچستەر سیتی خاڵێکی زۆر باش و ئەرێنیە لەوەی کەم تیپە باشتر بۆ یارەکانی داهاتوو ئامادە بێت چونکە پاژەم یاریش یاری چێلسی دەکات و دواتر ڕاستەوخۆ یاری کلۆبروج دەکات لە یاریگای ئیتیحاد لە یاریگای خۆیان مانچستەر سیتی هەفتەی داهاتوو دوو لە یاریگای خۆیەتی بەزەم هەفتەیە هەر دوو یاریەکەی پریمەر لیگی دەرەوە بوو کە ئەم یاری یەکەمی ئیپسویچ تاون بوو کە دوێنێ کردی و ڕۆژی چوارشەمەش دەبێتە میوانی پاریس سەن ژەرمان لە پاریسی پایتەختی فەڕەنسا. بەشداریکردنەوەی دیبڕۆین بەشداری پێکردنەوەی دیبڕۆین لەلایەن گواردیۆلاوە کە لە ماوەی ڕابردووی بۆ 90 خولەکی یاریکردن ئامادە نیە ئێستا ئامادەیە ئەمە خاڵێکی ئیجابی زۆر باشە و بینیتان دوێنێ دیبڕۆین 3 ئەسیستی کرد بۆ یاریزانەکانی مانچستەر سیتی. ئەمە خاڵێکی گرنگە لە هەمووی گرنگتر گەڕانەوەی فۆدین باشترین یاریزانی وەرزی ڕابردووی پریمەر لیگ لە 2 یاری ڕابردووە 4 گۆڵ و ئەسیستێکی کردووە بەرامبەر بە برینفۆرد بەرامبەر بە ئیپسویچ تاون کە ئەمە بەرزترین ڕێژەیە لە دوای وەرزی ڕابردووە کە لە هەفتەیەکدا فۆدین تۆماری کردبێ. ئەمە خاڵێکی دیکەی ئیجابی بۆ مانچستەر سیتی کە زۆر گرنگە تۆ یاریزانەکانت بگەڕێنەوە بە گۆڵ تۆمارکردن لە 6 گۆڵی دوێنێ ئێرلینگ هالاند 1 گۆڵی تۆمار کردەوە. گواردیۆلا لە کۆنگرەکانی پێشوە ئەیوت نابێت ڕەخنە لە هالاند بگرن چونکە ئەو سەرکەوتنانەی ئێمە کە هێناومانە هالاند بۆی بەدەستێنانی ئەو کاتێک تۆ سەیری مانچستەر سیتیەکەت مانچستەر سیتی 3 گۆڵی کردبوو دوانیان هالاند کردبووی سێتەکە 4 گۆڵی کردبوو سیانیان هالاند کردبووی مانچستەر سیتی ئەوە یاریەکانیە بردەوە بە سەیری شێوی ڕابردوو کە مانچستەر سیتی 6 گۆڵی کردووە هالاند بەشداری 1 گۆڵی هەبوو بەس ئەو گۆڵی کە خۆی کردوێتی واتە یاریزانەکانی چواردەوری هالاند کەوتونەتەوە جوڵە یاریزانەکانی چواردەوری هالاند ئەکتیڤن بە ڕووی ئیجابی بۆی ڕووی ئەوەی کە تیپەکە بێتەوە ئاستی خۆی بە ڕووی ئەوەی تیپەکە بێتەوە سەر ڕێچکەی سەرکەوتنەکان و خاڵێکی دیکەی ئیجابی گەڕانەوەی ڕۆبندیاز و کلینشیتەکەی مانچستەر سیتی بوو لەگەڵ ئیدرسۆن و ڕۆبندیاز کە ئەمانە هەمووی خاڵی ئیجابین بۆ مانچستەر سیتی و هەمووی خاڵی گرنگن بۆ مانچستەر سیتی و من دڵخۆشم بەم گەڕانەوەی سیتی وەکو خۆم حەزم بە نازناوبردنی سیتی نییە باز لە خودی خۆمەکەم بەڵام دڵخۆشم بەم گەڕانەوە چونکە تیپە بەهێزەکان بە گەورەی جوانن تیپە بەهێزەکان بە بوونی ڕکابەریەوە جوانن ئێمە چێژ لەوە دەبینین کە هەفتەی 37 و هەفتەی 38 نازناوی پریمەر لیگ یەکلابێتەوە هەفتەی 38 نازناوی خولی ئیتالی یەکلابێتەوە ئیسپانیا بە ئامان شێوە ئەڵمانیا بە ئامان شێوە هەفتەی 34 یەکلابێتەوانێ ئەبەم جۆرەی مە چێژ لە یارەکانە بینین نەگەوەی تیپێ زۆربەی زۆری یارەکان بێتەوە ڕاستە لە ڕووی هاندەریوانێ بەو جۆرەیە تۆ هاندەری مانچستەر سیتی بی حەسکە لە هەفتەی 30 دەوری بەری هاندەری بەرشۆنە بی حەسکە لە هەفتەی 30 دەوری بەری بەڵام بۆ ئێمەی بینەری تۆپی پێ چێژەکە لەوەدا تا کۆتا هەفتە یاریکی ڕکابەری بەهێز لە نێوان ئەم تیپانەیە هەبێ ئەم گەڕانەوەی سیتی زۆر گرنگە بەردەوامی هەبێ تۆ لە 4 یاری ڕابردووە 3 سەرکەوتن تێناوە خاڵێکی ئیجابی زۆر باشە وازمان لەوەی هێنا سیتی لە 12 یاری یاریشی بردوێتەوە ئەم ڕقەمە نەما واتە لەم عوقدەیە ئێمە دەرچوون ئێمە هاتینە هاتینە خاڵێکی نوێ هاتینەوەی کە لە 4 یاری ڕابردووە سیتی 1 یاری یەکساموە سەیری ئەو ئامارەی کە پێشتر ئێمە حسابمانەکرد بۆ سیتی لە ناوهێنانی سیتی ئەمانوو چی ئەمانوو لە 12 یاری ڕابردووە 1 یاری بردوێتەوە ئەمە ئامارێکی زۆر خراپ بوو شیکاریی زۆر خراپ بوو بۆ مانچستەر سیتی بەس ئێستا دەڵێن چی ئێستا دەڵێن لە 4 یاری ڕابردووە 1 یاری نەبردوێتەوە ئەمە خاڵێکی ئیجابیە بۆم دۆخەی کە هەمیشە قۆناغی دووەمی خولەکان سەختتر و بەهێزتر و پڕکابەریترە تاوەکو قۆناغی یەکەمی خولەکان چونکە ئەم قۆناغی تر مەجای قەرەبووکردنەوەی تیان نامێنێ مەجالێکە کە دەبێت خۆت گورزی خۆت نیشان بدە خۆ گورزی خۆ بووە شوێنی وە خۆ ئەسپی خۆت تاودەی بۆیە ئەم گەڕانەوەی سیتی شتێکی زۆر باش بوو و خاڵێکی ئیجابی بوو دوێنێ پرسیارەکرا سەبارەت بە مانچستەر سیتی و گرێبەسەکانی مانچستەر سیتی یاخود لە دوانەکانی گواردیۆلا حەز دەکەم وەڵامێکی بدەمەوە
تاوان ئەو سێ گرێبەستەی مانچستەر سیتی واژووی کردووە هیچ گرێبەستێکیان شوێنگرەوەی ڕۆدری نییە هیچ گرێبەستێکیان واتە گرێبەستەکان بۆ داهاتووی مانچستەر سیتیە ئەمە مەوێت لەم مەفهومە تێبگەین عومەر مەرموشیش هەمان ستایلی یاریکردنی ژولیان ئەلڤارێزە کەواتە واقعیەک هەیە ڕاستیەک هەیە ئەبێ بیبیننەوە سیتی بیر لەم ساڵ ناکاتەوە بیر لە داهاتوو دەکاتەوە ئەو گرێبەستانەی کە کردوێتی بۆ ڕزگارکردنیە مۆرزەی تیپەکە نییە جگە لە عومەر مەرموش بەڵکو بۆ داهاتووی تیپەکەیە بۆی لە داهاتوو ئەم تیپە دیسان بنیاد بنێرێتەوە لەگەڵ گەڕانەوەی ڕۆدریە چونکە ئێمە دەزانین بەڵێ گواردیۆلا ئەم ساڵ پێکانێکی زۆری هەیە یاریزانەکانی بەڵێ هەر هەشت یاریزانەکەی بەرگریکاری نەبووە لە یاریەکە هەر هەشتیان لەسەر کورسیە دەگوت بەڵام زۆرینەی کات زۆربەی زۆریان ئامادە بوون واتە تەنانەت نەبووە وەکو ڕیاڵ مەدریدیش یاریزانێکی تێبگە لەم قسەیە نەبووە وەکو ڕیاڵ مەدریدیش یاریزانێکی ناوەند بەرێتە دڵی بەرگریەوە یاری پێ بکە شتی وا لەم جۆرە ڕووی نەداوە لە مانچستەر سیتیە لەبەرەوەی هەمیشە لە چوار بەرگری کارەکەی دڵی بەرگری دوانیان ئامادە بوون کەواتە کەلێنێکی بەو جۆرەی نەبووە کە بچێ ناوەندێ بەرێتەوە دڵی بەرگری یاری پێ بکە گەورەترین کێشەی درێژخایانی پێکان لە سیتیە ڕۆدری بوو بەڵام گواردیۆلای جیاریزانێکی بۆ شوێنی ڕۆدری نێناوە ئەمە ئەوەمان پێ دەڵێ من ئەمە خوێندنەوەی خۆمە پێم بەڵێ کە مانچستەر سیتی ئەمساڵ هیچ ئامانجێکی نییە مانچستەر سیتی ئەمساڵ تەنها ئامانجێوەیە کە تیپێکی بەهێز بنیاد بنێن بۆ ساڵانی داهاتوو کە مانچستەر سیتی دووبارە لە سەرەتاوە بە بەهێزی دەست پێ بکەوە بۆ ڕکابەری نازناوەکان دەست پێ بکاتەوە ئەمەش ئەو خاڵە بوو کە لەسەر مانچستەر سیتی ویستم ئاماژەی پێ بم قسەکردن لەسەر مانچستەر یونایتد ئەبێتە شتێکی دووبارە دۆخی مانچستەر یونایتد هەمومان دەزانین دۆخێکی نەخوازراوی خراپە هەمومان دەزانین ئەو یاریزانانەی سەر خەڵک ئەڵێ با ئەمۆریم بارتین هاگمایە تاوانێ ئەمۆریم نەهاتە هەمومان دەزانین ئەم یاریزانانەی کە لەبەردەستی ئەمۆریمان بۆ یاریکردن هەمویان بژاردەی خودی تینهاگ خۆی بوون تینهاگ ئەم یاریزانی دەستنیشان کردووە بەڵام ئەو ئەرکەی کە ڕۆبن ئەمۆریم پێیان ئەسپێرێت لە توانای یاریزانانە نییە جێبەجێ کرد لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تۆ تێبگەیلەوەی مانچستەر یونایتد ئەمساڵ بەبێ هیچ ئامانجێک جگە لە بەردەوامی لە پریمەر لیگ هیچ ئامانجێکی تری نییە لە وەرزەکەدا تەنها دەیەوێت پاکتاوێکی باشی یاریزانەکانی کە و ئەم یاریزانن بەتەواوی لە شێواز یاریکردنی ڕۆبن ئەمۆریم تێبگەن و دواتر مێرکاتۆی هاوینە ئەرکەکەی ئەمۆریم و مانچستەر یونایتد دەست پێ دەکات چونکە ناکرێتی ئێستا مانچستەر یونایتد ئێمە حسێ بکەین لە 10 یاری 2 یاری بردوێتەوە ئەو 2 یاریشی چۆن بردوێتەوە ئێمە هەمومان بینیمان شەوی پێنجشەممە چۆن لە ساوسامتنی بردەوە یاریەک بوو لە نۆخولێکی کۆتاییە یارەکەڵ گەڕایەوە ئاما دیالۆ 3 گۆڵی تۆمار کرد بە شێوەی ڕابردوو بەرامبەر بە برایتن بینیتان هەڵی یاریزانەکانی مانچستەر یونایتد هەمیشە بەردەوامیان هەیە وەکو ئەرک دابەشکردن وەکو شێوازی یاریکردن من دەتوانم دانی پیا بدابنێم ئەمۆریم ئەوە یاری دەکات کە خۆی دەیەوێت ئەوە یاری دەکات کە خۆی دەیەوێت بەڵێ لە یاریکردنی مانچستەر یونایتددا یاریزانەکان لە خولێکی یەکەمەوە تا خولێکینەوە پلانی 3-4 ڕۆبن ئەمۆریم یاری دەکەن وەکو ئەرک دابەشکردنەکان وەکو جوڵەی یاریزانەکان هیچ کێشێک لە جوڵەیان نییە بەڵام کێشە لە توانستی جێبەجێکردنی ئەرکەکانە لەلایەن یاریزانەکانەوە لە ئامادیالۆ وەرکەی پێی سپێراوە لە هیوڵاندیا زیرکیزیە وەرکەی پێیان سپێراوە لە مەزراوی و لە دالود لە وەرکانی پێیان سپێراوە لە سێدڵی بەرگریەکە لینیۆرە و ماگوایر و دیلێخت واتە ئێمە کێشەمان لە جێبەجێکردنی پلانی ئەمۆریمەیە پلانی ینی لە تەکنیکی یاریزانەکان لە جێبەجێکردنی پلانەکانن بۆیە دۆخی مانچستەر یونایتد دۆخێکی تایبەتمەند و دۆخێکی نەخوازراوە و دەبێت ینی بەجددی لێرەدا وازی لێبێنرێت نەتوانی قسێکی تەواوی لەسەر بکەیت چونکە ئەم تیپە لە دۆخی دروستبوونەوە دۆخی دروستبوونەوە تۆ هەرچی بڵێ ڕەنگە ڕاست بێ ڕەنگە هەڵا بێ ئەنی ناتوانانی قسێکی تایبەتی بۆ بکەیت وەکوی کە بۆ مانچستەر سیتی یەکەی ئێستا مانچستەر سیتی لەبەر چاومە ئەم تیپە کار بۆ داهاتووە کار بۆ مۆرزە ناکە چونکە ئەگەر کاری بۆ مۆرزە کردایە ئێستا یەکسەر گرێبەستێکی شوێنگرەوەی ڕۆدری ئەنجامە چونکە گەورەترین کێشەی مانچستەر سیتی لە شوێنی ڕۆدریە بەڵام مادام ئەم گرێبەستی نەکردووە کەواتە مانچستەر سیتی ئەم یاریزانە لاوانەشیەناوە
مانچستەر سیتی بیری لە داهاتووە، بیری لە ڕزگارکردنیە مۆرزەی نییە، چونکە پێشهاتەکان پێی وتون گواردیۆلا ڕانەرێکی ژیرە عاقڵە چەند ساڵە ئەزمموی لە ڕکابەری و پاڵاوانێتەکانە تێگەیشتووە لەو مەفهومەی کە ئەم وەرزە پێویست ناکا بەو ڕاژەیە خۆی ماندوو بکات، چونکە ئەگەر خۆشی ماندوود بکە گەشتن بە ئامانجەکەی زۆر قورسە. بۆیە تۆ ئەم خۆماندوودکردنە تووشی خۆت ناکەی، بەڵکو دەدیتی پێ دروستکەی بۆ ساڵانی داهاتوو کە بتوانێت ڕکابەرێکی باشترکەی. ئەمڕۆ چێلسی ڕۆبەڕووی وەڵڤەرهامپتن دەبێتەوانێ، بەڵام پێمەوە بە یەک دوو پرسیاری تایبەت بە چێلسی تیا بوو بمێ وەڵامی بدەمەوانێ وەڵامی کۆمنتەکان بم و دوایی دەچمە سەر چێلسی و حەز دەکەم قسەیەکیش لەسەر ئینتەر میلان کەم. کاگاکۆ سڵاو ڕانەرێک یەکەمی لالیگەیە بە هەموو کێشانەوە دەژڵێم پاڵەون بە دەرکردن لە ڕیاڵ ئەمە هاوکێشەیە چۆن حەل دەکرێت. ئەم هاوکێشەیە لە نەزانیەوە سەرچاوی گرتووە، لە نەبوونی زانیاریەوە، لە باوگژە و بۆڵەبۆڵەوە سەرچاوی گرتووە، هیچ شتێکی وا ئەسڵی نییە. دوای یاری کلاسیکۆش کە ڕیاڵ مەدرید بە 5 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بەرامبەر بە بەرشلۆنە شکستی خوارد کە گەورەترین و ناخۆشترین شکست بوو بۆ کارلۆ ئەنشێلۆتی، بەڵام کارگێڕی یانەکە هەمووان متمانیان پێبەخشیەوە، بەڵام هاندەر گلەییان هەبوو لە ئەنشێلۆتی، ئەمە حەقیان دەرخۆیەتی و بابەتی دوورخستنەوە ئەوە ئەگەر ئێمە بۆ هەواڵانەیشکینە بێ هەموو ڕانەرێ هەموو یاریە بیکەین بە باشترین ڕانەر و خەڵاتی باشترین ڕانەری ساڵی بینێ و یاری دوایەوە ئەم ڕانەرە بێنین دووری بخینەوە و بەرپرسیاری شکستەکەی دابنین. کاگاکۆژە کاگە مەسعود دەستی تۆش خۆش، کاگە عومەر سڵاو لە تۆش. کاکەرێ مەڵێ سیتی مادام پارەی هەیە کێشەکانی زوو حەلەبێ نیوەی وەرز خراپ بوو ئێستا بەکردنی یاریزان حەلیەکە حەقێکی مەشروعی خۆیەتی ئەمە بۆ کەسمان نییە ڕەخنە لە سیتی بگرین. ئەوە کەسایەتی گواردیۆلایە دەیسەلمێنێ لەوەی کە خاوەنی چ کەسایەتیکی بەهێزە کە لە هەر تیپێکا بێت دەست بخاتە هەچ یاریزانێک کارگێڕیە و یانەیە ناچارەکە بەوەی کە بۆی بکڕن. ئەمە خاڵی خراپ نییە، ئەمە خاڵێکی ئیجابی زۆر زۆر باشە لە گواردیۆلا وەکو ڕایەنەر و لە مانچستەر سیتی وەکو کارگێڕی و لە تیپیش کە بتەوێ بەردەوامبی پێویستت بە نوێبوونەوەی و پێویستت بە گرێبەستی نوێ هەیە. واتە هەر سێ خاڵەکە ئیجابین، هیچ خاڵێکی سلبیتیان یە کە مانچستەر سیتی پارەی پێ و گرێبەست واژووەکە. کاک مەحسین ئەڵێ سیتی پلەی دووهەم دەگرێت بەر 6 بەرامبەر بەیانە بچووکەکان هیچی پێ نییە. نازانم بڵێم چی، من ئەبێم یاریزانانە پەیوەندی بە تیپەکەەوە بکەم قورسە بەلامەوە سیتی پلەی دووەمیش بگرێت، چونکە سیتی لە گێژاوی ئەبتاڵیشایە، ئەبتاڵیش گرنگە بۆ مانچستەر سیتی، لەبەرەوەی ناکرێت سیتی لە قۆناغی یەکەمی چامپیۆنز لیگ ماڵاواییکە، ئەکرێ قوربانی بە چەند یاریکی تر بە لە پێناو چامپیۆنز لیگەکەی، لەبەری نازانن ڕۆبەڕووبوونەوەی چامپیۆنز لیگیشی چۆنە بێت، چونکە چێلسی سیتی لە پلەکانی خوارەوەی ئەم دویاری نەباتەوە هەر لە خوارەوە مێنێتەوە، لە خوارەوە ژمایەوە بەر نوێم و دێم و یانزەیەمەکەوێ ئەمەش ئەرکی تیپەکەی گواردیۆلا قورس دەکا. ئێمە نازانین چێنەوە دەویان زاگرێ، بەڵام ئەرکەی ئەرکی تیپەکە قورس دەکا، بۆیە من ناتوانمەوە قەرارە بدەم. کاگاوکار ئەڵێ کاک محەممەد هەز ناکەی من باپێ ئەنانەتی تیا و کەم پازدەدات و زۆرترین شو لێ دەدات. نەوەڵام من هەستم بەو خاڵە نەکردووە، هەستم بەو خاڵە نەکردو، بەڵکو بە پێچەوانەوە من هەز دەکەم کە مباپی زۆر زۆر دڵسۆزانەتر لە ڤینیسیۆس جۆنیۆر یاری بۆ ڕیاڵ مەدرید دەکات جگە لە ڕۆدریگۆ، لەبەرەوەی بەڕاستی ڕۆدریگۆ یاریزانێکی سەرسوڕهێنەری ڕیاڵ مەدریدە و بەهۆی ئەوەی کە بەردەوام باسی ڤینیسیۆس و بیلینگهام و مباپێ و مۆدریچ و ئەم یاریزانە نەمان کردووە، هەمیشە و هەمیشە من ئەڵێم وەکو بینەر وەکو هاندەر وەکو شیکەرەوە غەدرێکی زۆرمان لە ڕۆدریگۆ گۆسی بەڕازیلی کردووە کە بەڕاستی یاریزانێکی ناوازە و گرنگ و بەهێزە بۆ یانی ڕیاڵ مەدرید. کاک عومەر ئەڵێ کاک محەممەد پێ دوایە جاکسۆن شایانی و پشگیری ئینزۆ مارسکا لە کاتێکدا و هەموو زێڵی زەڕینانە فەوتێنێ. کاک عومەر تۆ خۆت گۆڵپارێزی دەشزانیت کە ئەرکی هێرشبەر لە جێبەجێکردنی ئەرکەکەی خۆیە شتێکی زۆر زۆر قورسە و باشترین هێرشبەرەکانی ژەوانن کە لە دوو هەلکەبوویان هەڵدەکەوێت گۆڵە تۆمار دەکەن. ئەمە باشترین جۆری هێرشبەر لە دوو هەلێ گۆڵ کەواتە ڕێژی لە 150 ئەو هێرشانی بۆ دێت گۆڵی پێ تۆمارکەی کەواتە تۆ باشترین هێرشبەری. خۆگەر هێرشبەرێکمان هەبێت لە 3 هەل 2 هەلکا بە گۆڵ ئەوە هەر زۆر پێرفێکت و سوپەرە. بەڵێ جاکسۆن گلەیی لەسەرە، بەڵام جاکسۆن جوودێکی ناوازە دەکات لە هێڵی هێرشبردنی چێلسیە. ئەوەی کە خراپی چێلسی ئەوەی کە کێشەی چێلسیە ئەکتیڤ نەبوونی دوو باڵەکەیە لە چێلسیە.
بەڵێ جاکسۆن تۆپە فەوتێنێ بەڵام ئەم تۆپە بە جوودی خۆی ئەیواتاوسەر ئەو جاکسۆن بەرپرسیار نییە لەو تۆپەی کە بۆ نمونە سانچۆبی بە دوای ئەسیستێکی بۆ بکات تۆپەکە لێیا بیفۆتێن نە ئەم تۆپەکە لێرە وەری یەکلێ ڕاکردنەکەی خۆیەکە ینی ئەرچێگەکە زیاد لە ئەرچی ێرشبەری خۆی کە وەکو ێرشبەری بۆکس جێبەجێکە بۆیە هەمیشە ئەو هەلانە زۆربەی کات لە دەستێرێ جاکسن تاوەکو ئێستا ئەرکێکی باش لە چێلسی جێبەجێیەکە بەڵام ئەوە نییە کە لە ئاسی تموحی چێلسیابێ درۆگبا نییە ناژبێ بە درۆگبا بۆ چێلسی پێویستی بە درۆگ باش خۆی بابەتەکە ئەلێرەدایە کاگۆمەر ئەڵێ بەخوا براکە مێرژبەر واتە دووشت یەکەم بزانێت چۆن بۆ سێ دووەم بەردەوام ئەخر دەی جاکسن فریاوە ناکەی بزانێت چۆن بۆ سێ چونکە تۆپەکە بە ناچاری خۆیە لە ناوەندەوەی بە ئەوان ترێک ئەرکەکانی خۆیان جێبەجێ ناکەن خۆی ئەوەی کێشەکە دروستەکە ئەگنا ئەم تێبینی تۆ تەواوە بۆ هێرشبەر کاگڕێبین ئەڵێ کاک محەممەد ڕیاڵمەدید هەندێک یاری نازانم مەبەستی لەوەی شەحنی پێنیە و لە هەندێک یاریش زۆر خراپە بۆ وایە با من خاڵێکی جیاوازت پێ بڵێم لە ڕیاڵ مەدرید کە لە هیچی پێشیترانیە سەیری کە عزیزم ڕیاڵ مەدرید بە شایەتی هەر هەمووتان پێگاتی ئەم تیپە بریتیە لە 15 یاریزان واتە 15 یاریزانمان هەیە کە ئەگەر سەرەکی و یەدەک بەشداری پێ بکەین هیچ کێشەیەکمان نەبێ واتە ئەم تیپە خاوەنی 15 یاریزانە 15 یاریزانە ڕیاڵ مەدرید ئەو تیپەیە کە بەشداری هەموو پاڵەوانێتەکانی ساڵەکە جیاواز لە هەر تیپەکانی تر ئەمە بۆ وەرزی ئەم ساڵ و بۆ وەرزی ڕابردووتریش یعنی لە 3 ساڵە ڕیاڵ مەدرید لە هەموو تیپەکانی دیکە زیاتر یاری کردووە لە هەموو تیپەکانی دیکە زیاتر بەشداری پاڵەوانتی کردووە و لە هەموو تیپەکانی دیکە زیاتر ڕکابەری کردو زیاتر نازناوی بردووە بەبێ ئەوەی نوێکردنەوەی گەورەشی ئەنجام نابێت ئەمە تووشی چی دەکات ئەمە تووشی ماندووبوونێکی تەواوت دەکات جگە لەوە ڕیاڵ مەدرید کۆتایانەیە لە 3 ساڵی ڕابردووە کۆتایانەیە کە ینی لە کۆی گشتی یانەکە چونکە یاریشانی لەگەڵ لیڤەرپوڵ کرد یاریکیشانی لەگەڵ یاریکی کۆتایی چامپیۆنز لیگی کە ئەنجامدا لەگەڵ دۆرتمۆند ڕیاڵ مەدرید 5/6 ئەرکی یاریزانەکان لەگەڵ یانەکانە بە کۆتا هات یاریزانەکانی تر چی بوون یاریزانەکانی تر 25/5 واتە بە نزیکەی 12 ڕۆژ پێش ئەوانی دیکە کۆتاییان بارکەکانی هێنێرە ئەی کە دەستیان بە ئامادەکاری وەرزی نوێ کرد ڕیاڵ مەدرید 5 ڕۆژ پێش یانەکانی دیکە دەستی بە ئامادەکاری وەرز کردەوانە و پاڵاوانتێکی ئەنجامدا گەشتێکی تری کرد کە پاڵاوانتی سوپەری ئەوروپای ئەنجامدا و دواتر چوو گەشتێکی تری وڵاتی قەتەری کرد بۆ ئەنجامدانی جامی کیشوەرەکان و دواتر گەشتی سعودیەی کرد بۆ ئەنجامدانی جامی سوپەر کەواتە زۆرترین گەشت زۆرترین ماندووبوون زۆرترین یاری و کەمترین ڕێژەی یاریزان کە لەم تیپەیە وا دەکات ئەم تیپە لە هەنێک یاری ئەم قسەی توی لەسەر دروست بێت کاک حەسەن ئەڵێ ڕیاڵ یاریی زۆر نایبی کرد بێڤینی پێوە دیار نەبوو ئایا ڕیاڵ بێڤینی یاریزانەکان ئازادانە دوێنێ باسی و خاڵم بۆ کردن وتم ئەم دوو یاریە دەرفەتێکی زۆر زۆر باشە لە هۆشیاربوونەوەی ڤینیسیۆس جۆنیۆر کەیتر چۆن مامەڵە بکە بە تایبەتی ئەگەر ڕیاڵ مەدرید ئەوە خاڵی یەکەمی پێکا کە پێشەنگی گرت خاڵی دومیش کە یاری داهاتووش بێتەوە لە پێشەنگی بەردەوام بێت تا و کاتەی ڤینیسیۆس دێتەوە واتە بەبێ ڤینیسیۆس پێشەنگی گرتووە بەبێ ڤینیسیۆس 3 خاڵی لە ڤالەنسیا وەرگرتووە بەبێ ڤینیسیۆس لە پێشەنگیشا بەردەوام بێ ئەو کاتە ڤینی ناچارە بە جۆرێکی تر مامەڵە بکات ڕەنگە ئیسفادێکی زۆر بە ڤینی بگێنێ بە پێچەوانەوە ڕەنگاوینی داهاتوو ڕیاڵ مەدرید بیر لە بژاردەیەکی تر بکاتەوە گەر ڤینی بەم جۆرەی ئێستەی بەردەوام بێت مەیلخان ئەڵێ تۆ باشترین شیکەوری بەڵام تۆزێ زوو تووڕابیت وەڵای وەکو تووڕەبوون تووڕە نابم بەخوا وەکو تووڕەبوون تووڕەبوونم نییە بەڵام بە قسەی ناحەق یعنی پێم ناخۆشە یعنی پێم ناخۆشە کە تۆ داوا لە ممکن من هەموو ڕۆژێ بێمە سەرم شاشەیە داوای حەکەم بکەم لەبەروی لەوەتی ئێمە سەیری تۆپمان کردو بەم جۆرە بینیمانە خۆ ناکرێ من هەر لە ساڵی 2012 بمێنمەوە کواندەرێکی میلان لە ساڵی 2006 بمێنمەوە کواندەرێکی میلان 2010 بمێنمەوە کواندەرێکی میلان 2011 بمێنمەوە کواندەرێکی میلان 2012 بمێنمەوە کواندەرێکی میلان 2013 بمێنمەوە کواندەرێکی میلان 2014 بمێنمەوە کواندەرێکی میلان 2015 بمێنمەوە کواندەرێکی میلان 2016 بمێنمەوە کواندەرێکی میلان 2017 بمێنمەوە کواندەرێکی میلان 2018 بمێنمەوە کواندەرێکی میلان 2019 بمێنمەوە کواندەرێکی میلان 2020 بمێنمەوە کواندەرێکی میلان 2021 بمێنمەوە کواندەرێکی میلان 2022 بمێنمەوە کواندەرێکی میلان 2023 بمێنمەوە کواندەرێکی میلان 2024 بمێنمەوە کواندەرێکی میلان 2025 بمێنمەوە کواندەرێکی میلان 2026 بم
لە ساڵی 2009 بێنمەوەکو چێلسی، لە ساڵی 2007 بێنمەوەکو ئاندەری بایر. تەواو ئەم دۆخە ئەڕوا ئێمە ڕۆژ بە ڕۆژ باسی بابەتەکانەکەین. وەکی تریش وەڵامی هەموو پرسیارێگەیەمەوە بەبێ کێشە بەبێ ئەوەی کە لە هیچی ژانی خۆمی لێلام. کاکسیروان ئەڵێ دۆخی مانی و نەفرەتی ڕۆناڵدۆیە بۆ ویانەیە. سێ یاری باشترین یاریزانی ڕیال مباپەیە. من مباپێ بۆ شایدی هەموو لایەک لە چ کاتێکا تەحەدایمەوە تاوان تەحەداکردن لەسەروی مباپێ ئاسێکی بەرز پێشکەشەکان لە ڕیال مەدریدا هیچ مویمیکی تیانە لە بەرێ هەمومان نەزانین مباپێ چی یاریزانەکە. بەڵام تەحەداکە لەوەیە مویمە کە تۆ لە کاتێکی سەختا بیکەی. من ڕێک بە تاریخ پێتەڵێم 5/12/2024 کاتێک مباپی شەوی یاریەکەی بلباو لێدانە سزاکەی بەرامبەر بە بلباو لە دەستدا زۆر گاڵتەیان پێکرد. زۆر پێیانەوە دیاریزانێکی واو تۆ غەڵەتت کرد و تۆ واو ڕیال پێی بە هەندێری ڕیالیشەوە هەندێری ڕیالیش کەوتنە سەرزەنشکردنی مباپی ئەوانی شیتیان ئەو با چاک بزانن. من لە ئاکاونتەکەی خۆم پۆستەکەم کرد ڕێک بەو نەسەوتم وتم مباپی لە سترێسایە سترێسێکی تایبەتی ئێ و پێشتر فێری ئەم جۆرە سترێسە نەبووە و دڵنیابن لەوەی تێپەڕێنێت چونکە ئەم یاریزانە سێ لێدانی سزای بەرامبەر بە مارتینێزی باشترین گۆڵپارێزی گێڕانەوە لە لێدانە سزاکان کردوتە گۆڵە بەبێ و شڵەژاوێ بۆ ئەم دۆخە تێپەڕێنێ دەبڕۆن سەیری ئامارەکانی مباپێ بکەن. ڕاستەوخۆ لە دوای یاری بلباوە تاوەکو ئێستا بەبێ دوو دڵی بەبێ هیچ ڕکابەرێ مباپێ باشترین یاریزانی ڕیال مەدریدە. باشترین یاریزانی ڕیال مەدریدە لە دوای یاریەکەی بلباوە هیچ یاریزانی گەندەی مباپێ ناوەزە نەبوو لە ڕیال مەدریدە. کاک وەڕەگۆڵای جارێ دیار نییە کاک بێسو نازانم بە بەسە چێ ڕەنگە پێش لیڤەریش بکرێتەوە بەرحاڵ هاتمە لای کۆمنتەکان جوابێکی کۆمنتەکان ماوە ئەم دوو خولەکەی کە ماومە باز لە چێلسی دەکەم. مارێسکا خاڵەکانی خۆتت لە دەستدا 5 ژیاری ڕابردوو هەموو شتێکت کرد لە هەموو هەڵەکانت تێگەیشتی هەموو نەوعێکی هەڵەت کرد هەموو جۆرەکانی خاڵت لە دەستدا بەرامبەر زۆربەی زۆری تیپەکانی کە لە ئاستی خۆدا نەبوون خاڵت دانێ و خاڵت لە دەستدا بۆی تر کاتەکە بۆ تۆ کۆتایی هات. ئەگەرەتەوێت چێلسی لەسەر ڕێگە ڕاستەکە بێ ئەگەرەتەوێت چێلسی لە ڕکابەری بەشداریکردن لە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بەردەوامیە بێ ئەم شەو دەبێت سەرکەوتنیکی ئارام بەخش تێبگە لەم قسەیانی هەر لە یاری هەر نەبێت لە وڵڤەرامپتن بەریتەوە نە ئەوە تەنها بەس نییە بەڵکو دەبێت سەرکەوتنێکی ئارام بەخش بدەی بەمیانەیە و سەرکەوتنێک بدەیت بۆی کە بە باشترین شێوە ئامادەکاری بکەی بۆ ڕوبەڕبوونەوەی مانچستەر سیتی چونکە تۆ لە دۆخێکی هێم نابی لە دۆخێکی ئارامابی کاتیاری بۆ مانچستەر سیتیەکەی بەڵام مانچستەر سیتی ئەرکێکی قورسیە دەچێتەوە ناو پاریس سەن ژەرمان دواییەتەوە دیسانەوە ڕوبەڕووی تۆ دەبێتەوە. بۆیە ئەم خاڵە بۆ چێلسی بۆ مارەسکا خاڵی کۆتاییە و چێلسی ئەگەر بەشداریکردنی پاڵاوەنتی ئەوروپی دەوێت ئەم شەو دەبێت بە ئاست و بە ئەنجام لە وڵڤەرامپتن بەرێتەوە. سەبارەت بە ئینتەر میلانیش ئەم شەو ئینتەر سەرکەوتنێکی گرنگی بەسەر ئیمپۆلی دانووسیەوە. ئەم سەرکەوتنە لە پێناو پێشەنگی ڕزبەندی ئینتەر میلان خاڵێکی زۆر گرنگ بوو. ئینتەر و ناپۆلی من لەو بڕواایەدام تا کۆتا ساتەکان لە ڕکابەریکردنی نازناوی خولی ئیتالی دەمێننەوە و بە بڕوای من وەرزی ئەمساڵی خولی ئیتالی نازناوەکە لە نێوان ئینتەر یاخود ناپۆلیەکەی کۆنتی یەکلا دەبێتەوە. سبەی چامپیۆنز لیگە و لە چامپیۆنز لیگ پێتان دەگەمەوە تاوکات خواتان لەگەڵ.